بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. تەوەری باسی ڕۆژی ئەمڕۆ تایبەتە بە دانیشتنی داهاتووی پەرلەمانی عێراق. ڕۆژی سێشەمەی داهاتوو دانیشتنەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکاتەوە. ئەوەش دوای ئەوەی لە کۆتایی مانگی چواری ئەم ساڵدا پەرلەمانی عێراق دانیشتنەکانی ڕاگیران. لەو کاتەوەش نوێنەرانی کورد لە بەغدا گەڕاونەتەوە هەرێم. ئایا کورد هیچ بەرنمەیەکی هەیە بۆ دانیشتنەکان؟ ئاخۆ کورد ئەجندایەکی دیاریکراوی هاوبەشی هەیە بۆ گەڕانەوە بۆ بەغدا بۆ شرۆڤەی ئەم بابەتە میوانداری هەریەکە بەڕێزان بەختیار شاوێز ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت و هەروەها جەمال کۆچەر ئەندامی پەرلەمانی عێراق سەر بە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دهۆک و شاخەوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیۆی سەنتەر لە هەولێر لەگەڵمان دەبێت. سەرەتا بە خێراتنێکی گەرمی میوانەکان دەکەم. پێم باشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم کاک شاخەوان. ئێوە چاوەڕێی لە دانیشتنی داهاتووی پەرلەمانی عێراق دەکەن، پێتان وایە ئەم دانیشتنە بەبێ کێشە و بەبێ هیچ سوپرایزێک بەڕێوە بچێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت و بۆ بینەرانی کوردستان 24 و بۆ هەردوو برای بەڕێزم کاک بەختیار و کاک جەماڵ دیارە ئێمە قەرار وایە کە ڕۆژی سێشەمە دانیشتنەکانی پەرلەمان دەست پێ بکاتەوە لە کاتێکا کە تا ئێستا تەنها ئەوەی کە گۆڕاوە لە نێوان بەرواری 34 بۆ ئەمڕۆ تەنها قەراری مەحکەمەی ئیتیحادیە بە پوچەڵکردنەوەی هەردوو دانیشتنی پەرلەمان کە لەلایەن با بڵێن معتەسمینەوە گرێ درابوو، بەڵام ئەوەی کە پرسە گرنگەکەی تا ئێستا یەکلایی نەبووەتەوە پێم وایە دیسان کێشمە لەناو پەرلەمان لە دانیشتنی یەکەمیش نەبێ لەبەرەوەی دانیشتنی یەکەم تایبەتە بە پرسە ئەمنیەکانی عێراق پرسە ئاڵۆزەکان بە تایبەتی تەقینەوەکانی کەڕادە، بەڵام پێم وایە لە دانیشتنی دووەم و سێمی وەرزی نوێی پەرلەمانە دیسان کێشەکان دروست دەبێتەوە بەوەی کە ئەو ئیمزایانەی معتەسمین یاخود با بڵێن بەرەی چاکسازی کە ئێستا بەرەیەکی نوێیان پێکێناوە بۆ ئیقالەکردنی دەستەی سەرۆکایەتی وەکو خۆی ماوە بۆ پێشتریش پێشەوەی کە ئێمە دوایین هەفتەی پێشپشوو بگەڕێنەوە تەوافقێک نەکرا لە بینی دەستەی سەرۆکایەتی و لە نێوان بەرەی چاکسازیە بۆ ئەوەی کە ئالیەتی چۆنێتی دەنگدان لەسەر دەستی سەرۆکایەتی یاخود ئەو بابەتی ئیقالەکردنی ئەوان چۆن دەنگی لەسەر بدرێت لە ناو پەرلەمان بەوەی کە ئایا بە شێوەیەکی نهێنی بێت کە ئەمە دەستی سەرۆکایەتی نوێ ئێستا مەترسیان لەسەری هەیە دەستی ئێستا و یاخود بە شێوەیەکی علەنی بێکە ئەوە لە بەرژەوەندی ئەوانە بۆیە ئەو کێشمەکێشانە حەل نەبووە جگە لەوە بابەتی داواکاری ئەسڵی خۆپشاندەران هێشتا وەکو خۆی ماوە بابەتی چاکسازیە باس لە کێشە کرد. ئایا ئەو کێشانەی کە دێنە ئارەوە یاخود لە ئەگەرێکدا بێنە ئارەوە یەخەی کورد دەگرێت؟ پێم وایە یاخەی کورد ناگرێت ئەگەر ئێمە بۆ خۆمان کێشە بۆ خۆمان دروست نەکەین لەبەرەوەی کێشەکان پێشەوەی کە ئێمەش بگەڕێنەوە زیاتر لەسەر قزەی کورد نەبووە، ینی کشانەوەی ئێمە لەسەر دەستی سەرۆکایەتی بووە لەسەر قزەیەکی کوردی نەبووە لە بەغدا کورد هەڵوێستی هەبوو لە ئەنگری لایەنێکی کرد. نەخێر ئێمە ئەو کاتیش مەبەستمان ئەوە بوو کە ئێمە لەگەڵ ئەوە نیمان کە بڵین بابەتەکە دەمانیش بە شێوەیەکی یاسایی بە ڕێژکەیەکی یاسایی نەک ئەوەی کە پێداگیری بکەین لە سەرمانەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڵکو پێداگیری ئێمە لەسەر بوو دەبێت بە ڕێوێکی یاسایی بێەوە دەبێ هەم لە مەسەلەی حکوومەتیش لەسەر ئەو منتەڵەقە ڕێکەوتین کە وەزیرەکانی ئێمە دەبێ سەرکردایەتی سیاسی کوردستان دەستکاریان بکە نەک ئەوەی ببێتە کەلتورێک هەر کەسێ بێ لە عێراق و دەستکاری پۆستەکان استحقاقاتی کورد بکە، هەم لە حکوومەت هەن لە پەرلەمان لەسەر ئالیەتەکە ئێمە ئیتیفاقمان خلافمان هەبوو لەسەر لەگەڵ بەری چاکسازیە، بۆیە ئێستاش ئەوەی کە هەیە لە پەرلەمان ئێمە پێمان وایە ئاڵۆزیەکان بەردەوامن و بە تایبەتی لە دوای تەقینەوەکانی کەڕادا هەندێک تیار هەیەن بەتەمان لە دژی حەیدەر عەبادی کە پێشتر لە دژی ئەو نەبوونە دژی ئیقالەکردنی نەبوونە ئێستا لە دوای تەقینەوەکانی کەڕادا و ئینفیلاتی ئەمنی لە بەغدا هەندێک تیاری کردچوونەتە بەری چاکسازی. باشە کاک شاخەوان دەچمە شاری سلێمانی دەچمە لای بەختیار شاوێز. بەڕێز کاک بەختیار وەکو کاک شاخەوان باسی لێوە دەکات ئەگەری کێشە ڕوودانی کێشە لە نێو دانیشتنی پەرلەمانی عێراق هەیە، ئێوە وەکو کورد هیچ بەرنمەیەکی هاوبەشتان هەیە بۆ ئامادەکاری ڕوبەڕووبوونەوەی هەر کێشەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت بۆ هاوڕێیانم و هەروەها بۆ تەواوی بینەرانی خۆشەویست. بە تاکید ئەوەی کە ئێستا لە ناو پەرلەمان و لە ناو پرۆسەی سیاسی عێراقی هەیە هەر بەتەنها من پێم وایە هی ئەم خولەیش نییە و پەیوەندی بەم دەورەی پەرلەمانەوە نییە و بەم کوتلەوە بەم فراکسیۆنانەوە نییە، بەڵکو دەرهاویشتە و درێژکراوەی
کێشە هەڵپەسێراوەکانی حکوومەتی عێراقی و کوتلە سیاسیەکان و ململانی تایفەکانی نێوان شیع و سونەیە بە چەشنێک شۆڕ بۆتەوە کە ئەتوانین بڵێن لەسەر بە تەنها لە نێوان دوو پێکاتی گەورەی وەکو شیع و سونانیە، بەڵکو لە نێوان شیعە هەیە، ململانەی سونە هەیە و کوردیش وەکو پێکاتەیەک لەوەی نەدا بەشێکی لەوەی بەرەکەوێ. سەبارەت بە گەڕانەوەمان بێگومان ئەمە شتێکی ئاساییە، یعنی ئەوە نییە کە لە دوای کە با بڵێن پەرلەمان مقاتەعەکرا بەیان شتێک، بەڵکو عوتڵەیە گاتۆتە پێشەوە. ساڵی پاریش بە هەمان شێوە ئەم عوتڵەیەمان هەبوو. ئێستا عوتڵەکە بەپێی دەستور کۆتایی هاتووە، ڕۆژی سێشەممە کاتی جەرسەی پەرلەمانە و ئەوەی کە هەیە ڕاستە مەحکەمەی ئیتیحادی تا ڕادەیەک قەراری خۆی داوە و ئەتوانین بڵێن بەشێک لە کوتلە سیاسیەکان زۆرینەیان دێنن ئەو پەرلەمانەوە. بەڵام هەتا ئێستا زۆربەی ئەو کوتلانە تیر و سوو لە یەک هاون و ململانەیەکی تون لە نێوانیاندا هەیە. ڕۆژێک باسی سەحبی سیقە لە سەرۆکایەتی پەرلەمانەکرێ، ڕۆژێک باسی قالە لە عەبادی ئەکرێ، ڕۆژێک باسی هەڕەشە لە هەرسێ سەرۆکایەتیەکە ئەکرێ. ئەمە ئیزافەتەن بۆ ئەوەی کە جەبهەی ئیسلاح تا ئێسش ڕاستە دێنەوە ناو پەرلەمان، بەڵام زیاتر وەکو باشە بەڕێز بەختیار بەڕێستان باستان لەوە کرد کە هەم پێکاتەی سونە هەم پێکاتەی شیعە دابەشبوونێکیان پێوە دیارە. ئایا ماڵی کورد ئەو دابەشبوونەی پێوە دیارە یاخۆت نەخێر وەکو ڕابردوو ناوماڵی کوردیەک ڕیزە؟ من تەسەور ناکەم کە ئێمە ماڵی کورد لە بەغا دابەش بوو بێ. ڕاستە بەداخەوە لە هەرێمی کوردستان ململانەی توندی سیاسی گەشتۆتە ئاسێ کە خۆمانە بینین هەموو لایەکمان تەمەنایەوە ئەکەین کە ئەم ماڵە ڕێک بخرێتەوە و کارە یاسایی و قانونیەکانی پەرلەمان ڕێک بخرێتەوە. بەڵام پەرلەمانی کوردستان و حکوومەت و لایەنەکان دانیشن بەداخەوە تا ئێستا نەکراوە. بەڵام لە بەغدایە ئەگەر بمان ویستایەیان لەسەر ئەو نەجە بڕۆشتی نایە، من پێم وایە بەشی ئەوەی تیا بوو کە لە ماوەی ڕابردوودا ئەم ماڵەت یەک بدەین، یعنی نەگە ئێستا بەڵکو بە تایبەتی لە دوای کێشەکانی مانگی 8 ساڵی پارەوە کە کێشەی گەورە لە کوردستانە ڕوویدا، هەموو لایەکمان ئاگایمان لێی بوو و نیشمان شاردەوە و هەموو لایەک بینی. بەڵام ئێمە لەوێ تا ڕادەیەکی زۆر یعنی بە بەراورد بە پێکاتەی شیعی، بە بەراورد بە پێکاتەی سونی هەمومان یەکگوتار بووی. بەڕێز بەختیار بۆچی ئێوە ئەوەندە دڵنیا دەبن کە کورد لە بەغدا یەکڕێزی خۆی بپارێزێت لە کاتێکدا بەشێک لە پەرلەمانتارەکان بازدەوە دەکەن گەڕانەوەی پەرلەمانتاران بۆ بەغدا نە لە ڕێگەی بوونی ئەجندایەکی هاوبەش هەیە، ئەجندایەکی سیاسی هاوبەش هەیە، نە بەرنمەیەکی تۆکمە هەیە، تەنانەت فراکسیۆنە کوردەکانیش لەگەڵ یەکتر تاوەکو ئێستا کۆنە بوونەتەوە. ئەزانی با ئێمان یەک شدەیە لێی تێ بگەین. ئەگەر ئەمانەوێ ئەم مەسەلەیە قوڵکەینەوە ئەوە شتێکی ترە. من ئەمڕۆ تقریبان 6 لێ دوانم داوە بۆ کەناڵی ڕاگەیاندن زیاتر بەو ئیتیجاهی کە ئەوان دەڵێن ئێوە یەکگرتوونین و ئێوە بە لێکترازاوی ئەڕۆین. باشە ئێمە پرسیارێکەکەین چی ڕووی داوە بە ئاراسەیە کە ئەگەر یەکگرتوو نەبینیان یەگەڵوێز نەبین و ئەگەر مۆزوعەکە پەیوەندی بە با بڵێن ڕێکەوتنی یەکێتی و گۆڕانەوە هەبێ، ئەوە من لێرەوە بە تەکیدی ئەوە دووبارە ئەەکەمەوە. ئەم مەسەلەیە هیچ پەیوەندی بە بەغاوە نییە، بە تایبەتی بە یەکگرتووی بە ماڵی کوردەوە لە بەغاوە نییە، بەڵکو لەوێ سیاستمان چۆن بووە، دیدگای ئێمە چۆن بووە بەرامبەر بە کێشەکانمان لەگەڵ بەغا، بەرامبەر بە یەکدەنگی کورد لە بەغا، بەرامبەر بە فراکسیۆنی کوردستانی لە بەغا. ئەگەر زیاتر ئەم دیدگایە زیاتر و بەرەو پێشتر نەچوو بێ کەمتری نەکردووە. لەبەرەوە تکایە ئەم قسەیە وەکو خۆی وەربگیرێ. ئێمە لەوێ خەمێکی نەتەوایەتیمانەیە، خەمی نیشتیمانیمانەیە، خەمی پێشمەرگەمانەیە، خەمی مادەی 140مانەیە، خەمی کەرکووک و خانەقین و شنگار و مەخمور و هەموو ئەو شوێنانەمان هەیە. ئەبێ هەمومان بە یەکدەنگ و یەگەڵوێز بین. و من جارێکی ترەوە دووبارە ئەکەمەوە، ئەمڕۆ لە کەناڵی ڕووداوی ژەوم دووبارە کردەوە. ئێمە خوێندکاری مام جەلالین. مام جەلال داڕێژەری سیاسەتی یەکگرتوویە لە بەغا و ئەندازیاری ئەو پرۆسەیەیە و لەسەر ئەو نەهجە ئەڕۆین هەتا ئەو شوێنەی تا دوا سنوور بۆمان بکرێ ناڵین ئەم مەسەلەیە تا لە بەغا بین و چونکە بەغا شوێنێ لەودی و حەمرینەوە و لەودی و چیای حەمرین کە خاکی کوردستانە. ئێمە شتێکی تر لە نەهجمانەیە لە بیرکردنەوەمانە هیوادارین هەموو لایەکمان بە تایبەتی هاوڕێکانمان لە لیستەکانی تر
بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەیاندن و بە تایبەتتر هەموو خەڵکی کوردستانم پەیاوە بزانن کە ئێمە بە هەمان نەفەسی 2 ساڵی ڕابردوو لەگەڵ یەکگرتووی گوتاری کوردی داین و ئەگەر هەواڵێکیشمان هاوڕێکیشمان لە شوێنێکی ترەوە زۆر باشە بەڕێز بەختیار دەگەڕێمەوە وڵات وە قسەی زیاترش لەسەر ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان دەکەین بەڵام پێم باشە بچینە شاری دهۆک و بەڕێز جەمال کۆچەر بەشداری پێ بکەم بەڕێز جەمال ئاخۆ کورد وەک دەبیندرێتن بەڕێز بەختیار زۆر گەشتبینە پێی وایە یەک ڕێزینی و ماڵی کورد هەیە و کوردیش دەتوانێتن بەرامبەر بە پێکاتەکانی دیکە بەرژەوەندی خۆی بپارێزێت تۆ هەمان ئەو گەشتبینێت هەیە لە کاتێکدا هەندێک پەرلەمانتار بەم شێوەیە لێدوان نادەن وان نابینن ڕاستیەکەی چۆنە؟ زۆر سپاسیا برای خۆت کەین بۆ vê mêvandariyê و سپاسیا هەردوو برایت خۆت mêvandar dikem و سەڵاوێت خودێ لە هەمی بینەرێت هەوە بن بیتنا من ما 5 خالت هین پێتڤە وەختەیە مش کوردستانê دەردکەوین آخر زالگەها کوردستانê em jê derbas bîn yan firokەwanە اش مطارت ميت كردستاني ام تفرين بيتفيا بينج خالل بيش جاوت مبن يا ايكي ام دي هر چينه بغداد حتى روجك تيتن كو خزمتا ما هنگي بيتكرن كو امنا چينه بغداد يعني قياده كردي بيشتمنه چيت نچن و خالا ايكي خالا دوي ام چينه بغداد بيتفيا ام بچين كرداتيه بكين نحزباتيه بكين وحتى نو كان الحمد لله ما هر اويا كريم ياسيه ام الويري مهنگه سانگا هاي مهنگه دنگه کو رنگه که هاي وقتی ام اك هلويست بين اك موقف بين يك اخفتم بين لو بتفيا وجهلا كصور بيتم بوما نقطه دي كشت هرمه هند زورن بتفينا كتن ام شنيكا الويري تركيز خب دينا سر چه خالديت بجيك خلقك همي افروكيل هيفيا ما اگر او تشتمل بغداد ام خولينه كينا خدان كي دخل كتا خدان خالا بنجي از بيجم هندي ما اريشه هبن الهرم بتفيا الهرم بمينن بهيج رنگكي نجار سريل بغدايا او نيا درست جي ام بين بغداد لو اگر ام وان هر پنج خالا البرجافر بگرين ديتنا من ام هر اك ريزين اك هلويستين او پنج خال تو بحث دكي او خال هبن ببراكتيكي بديتنا من زوربي وانيت ماين او اركي هر بنج فراكسيون تسركيه كو الويري وبديتنا من هر بنج فراكسيون اتواعينا ظانن البغداد كسكي هيج قيمتك نينا اگر كودنك نبين يك رئيس نبين يك هلويس نبين يدي هر كسكي خوش كومي دربي خيتن بري همي كسا دي خو بقيمت كتن يعني تو دخوازي بيجي قرانوي فراكسيون كرد برلمانتارين كرد بو بغداد زێدەتر بۆ بەرژەوەندی حزبیە نەوەک بەرژەوەندی گشتی؟ نا ما ئەو نەگوتیە من گوتی حتا نوکە ئەمێ چۆین وەک کوردایەتی والحمد لله و دیتنا من دێمینین سەرڤێژی ما 5 فراکسیۆنێت هەین 5 سەرۆک فراکسیۆنێت هەین هەمیت واعینە و ما سۆزەکادای بەری وان قەیرانان کۆ ئەم هیچ قەیرانەکە کوردستانê نەبینە بەغدا و حتا نوکەممە نەبریە ان شاء الله اف ماوي مايجي ام نابين چونكو چه خدمتا منا كتن وكرد چه خدمتا منا كتن وكلايان سياسي چه خدمتا منا كتن وك بيجه مال بغداد بباوريتا يعني لازم كرد نوكت شبكاتن يعني تو دقل فقريني كردي بو بغداد ياخذنا جاري ما اگر نفجر يندي چكين يعني ما بريارة سياسية كردينو كبويا او كو امو بغداجك خلاص ديتنا من حطانو ك بريارة سياسية كردين نگهشتيوي كو ام او بغداجك خلاص بوين هر گاوكا ما بريار هاتا دان كو امو بغداجك خلاص وقف كي ام اوتوماتيكي دش بغداد خلاص بين چونكو ام نينرت خلق كردستاني ام نه اندامت برلمان بغداد پیش بصره او سما و عماره و امر پیش سليمانيه و حلب كركيك ودهوك وهفليرينا لو تشيغافا خاصة هندي كو ام اش بغدادين ام بريارة ما يداية هرفيغاف كي كو ام ناتشينا بغداد بس نوكات خدمت داية ام بتشينا بغداد وبديتنا من افروكا يا هندية كو ام جاري القلب بغداد حتى ام بينغافت بشتيوي بيتفي بينكو بيلين ويغاف كي ابصانا هي هيلان بله زۆر باشە بەڕێز جەمال دەگەڕێمەوە لای بەڕێز شاخەوان دیارە ئێمە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک
بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوڵاتیانیش لە ڕێگەی تویتەکانی خۆیانەوە بەشدارن ئەگەر هاوکارمان بن بیخەنە سەر ئێکرانی کوردستان 24 دیارە بەشێکیان بازدەوە دەکەن کە بەڕێز شاخەوان دەگوترێت بەغدا هیچ خێرێکی بۆ هەرێمی کوردستان نەماوە بۆچی کورد ئەوەندە ئیسرار دەکاتن بگەڕێتەوە بەغدا دیارە ئێمە زۆر جار وتومانەوە لە زۆر میدیای تریش تاکیدمانە سەرەوە کرد ئێمە دەچینەوە بۆ بەغدا تا ئەو کاتی هەرێمی کوردستان قواری سیاسی لە ئێستاوە دەگۆڕێ لەوەی کە ئێستا بەشێکە لە عێراق و هەرێمەکە بەشێکە لە عێراق مێدەوارین کە هەرچی زوو ئەو پرسی بابەتی ڕیفراندۆم یاخو سەر بڕیاردان لەسەر سەربەخۆی کوردستان زوو کۆتایی پێبێەوە ئێمەش یەکەم کەس دەبین بگەڕێنەوە هەرێمی کوردستان تا ئەو کاتی قوارە سیاسەکەی ئێمە لەم چوارچێوە بمێنێ ناچارین بگەڕێنەوە بەنسبەت ئەوەی کە ئەوە وەڵامێک بۆ ئەو بەڕێزە و من پێم وایە خێریشمان نییە ینی لە بەغدا خێرەکەمان ئەوە بوو کە ئێمە مەبەستت لەو بەڕێزە کەم ئەنەوەی کە پرسیاری کرد بوو چ خێرێکی کوردەوە بۆیە لە ئێستا ئەوەی کە ئێمە هەیە لەسەر توانای خۆمان لەسەر ئاستی لیژان بتوانین کێشەی هاوڵاتیکی کورد لە بەغدا حل بکەین ئەوەیە لە پرسەنەتەوەیەکان ئێمە لە پەرلەمان بە یەکگرتووی یەک خیتابی سەرکەوتوو بووین لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە دەسەڵاتە تەشریعەکە بەوەی کە بتوانین موازنە تەثبیت بکەینەوە خۆی و پرسەنەتەوەیەکان یاخود مەشاکلی کورد تەثبیت بکەین بەڵام دەسەڵاتی تەنفیزی تا ئێستا هیچی جێبەجێ نەکردەوە بەداخەوە بۆ ئێمە وەکو کورد ئەندامەتی پەرلەمانی کورد لە بەغدا فەرقی لەگەڵ ئەندامی فراکسیۆنێکی سونەکان یا شیعەکان ئەوان هاتوونەتە پەرلەمان نوێنەری خەڵکی خۆیان دەبن کەواتە دەتانەوێت بڵێن ینی دڵنیایی دەدەنە خەڵکی کوردستان کە لەوێت بتوانن یەک ڕێزی بپارێزن ئەنی دەبێ وابین کا کامەرانۆک باسم کرد ئێمە لە بەغداین فەرقی ئێمە هەیە لەگەڵ فراکسیۆنەکانی تر فراکسیۆنی تر هاتووە لە بەسرەوە لە پارێزگاکانی تر نوێنەری ئەوانن بۆ خەدەماتە بۆ ئەمنە بۆ کۆمەڵێ پرسە ئێمە ئەو مشکلەمان نییە مەوزوعی ئەمن عایدی هەرێمی کوردستانە مەوزوعی خەدەماتە تایبەتە بە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە لەوێن بۆ پرسەنەتەوەیەکانە کەواتە مادام هەدەفی ئێمە پرسەنەتەوەیەکانە مادەی 140 مەوزوعی خاکە مەوزوعی استحقاقاتی پێشمەرگەیە بۆیە هەر کەسێک لەو بابەتانە یاخود لەو هێڵە نیشتیمانیە لا بدات بێگومان نەخەڵ بەڵام لەوەتەی کورد دەگەڕێتەوە بەغدا داوای مافەکانی دەکات تاوەکو ئێستا بەغداد هیچ هەنگاوێکی نەهاوێشتووە ینی هەنگاو ناهاوێژیەوە من لێرە ئەڵێم بە سەراحەت ئێمە وەک باسم کرد جگەل لە چارەسەرکردنی کێشە بچووکەکانی خەڵک لە بەغدا لە پرسەنەتەوەیەکان ئەو ڕۆڵەمان نەبینیەوە جگە لە دەوری خۆمان وەکو پەرلەمان دەورێکی ترمان هەیە ئێمە لە پەرلەمانە دەوری تەشریعی دەوری ڕقابی هەیە لە پەرلەمان ڕێگەت پێدراوە کە تۆ پرسێک یاخود بابەتێک لە بەرژەوەندی نەتەوەکەی تۆ خەڵکەکەی تۆ پارێزگاکەی تۆ کە تەمسیلی دەکەی نەبوو بتوانانی ڕێگە چارەی یاسایی تر هێبیگەی دێبەر کە تا ئێستا ئێمەمان نەکردووە من پێم وایە ئەم جارە پێشوونەوەمان بۆ بەغدا دەبوو سەرجەم فراکسیۆنە کوردستانەکان ڕێک بکەوین ئێمە ئیتر با بەسە مقاتعی ئێمە لەسەر وەزیرێک بێت لەسەر دەستەی سەرۆکایەتی بێت لەسەر سەرۆکایەتەکان با جارێک ئێمە مقاتعی کورد لە بەغدا لەسەر استحقاقاتی پێشمەرگە بێ ینی پێشمەرگەکان بێمە دەڵێن کاکە ئەگەر استحقاقاتی ئێمە نادەن ئێوە چی ئیجراتێکتان کردەوە باشە من بۆتم چەسپاندووە لە چوارچەوەی موازنەی اتحادی بەڵام دەسەڵاتی تەنفیزی نایدا تۆ کۆمەڵی ڕێکاری یاسایی لەبەردەستە بۆی بتوانانی ئیجرات لەگەڵ حکوومەت بکەیت و کۆمەڵی ئیجراعاتی تر هەیە دەیکەی مەسجێکە دەیدیتە ئەو وڵاتانەی کە ئەمڕۆ نوێنەرایەتیان لە عێراق کە تۆ بڵێ وەکو کورد ئەعدام لێکرێت باشە هەندێک بازدەوە دەکەن گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد زیاتر لە ژێر فشاری دەرەکێت تەنانەت زۆر پەرلەمانتار بازدەوە تا چەند ڕاست ئەوە نییە ئەوە لە بابەتی گەڕانەوەمان بۆ دوایین جەرسەی پەرلەمان و بۆ یەکلاکردنەوەی دەستەی سەرۆکایەتی حاڵی ئێستا پەرلەمان بەڵێ دەوری هەبوو هەم لایەنی ئیقلیمی هەبوو هەم لایەنی دەولی بۆ ئەوە دەوری هەبوو بەڵام بۆ ئەوەی کە نەگەڕێینەوە ئەمە وەک باسم کە تا چوارچەوەی سیاسی ئێمە بەو ئاراستەیە بێ ئێمە دەبێت بمێنێت لە بەغدا اینجا ئێمە لە ئێستا دەبوو کۆبوونەوەیەکمان بکردایەنەمان کرد بەداخەوە هیوادارم بۆ نەکرا هیوادارم کە گەڕاینەوە گرفتەکە ئەوە بوو کە نەدەزانرا بە حەقەت جلسەکان کەی دەست پێکاتەوە و ئێستاش دەرفەت هەیە لە پەرلەمان دەتوانن کە گەڕاینەوە لە بەغدا دەتوانین لە پەرلەمانی کۆبوونەوەی ئەمڕۆ ئێوارە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەلایەن هۆشار عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و ئالا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە چوو بە ڕاشکاوی باسییان لەوە کرد هیوادارن پارتی لەو ڕێکەوتنەی ئەوان تێگەیشتنی هەبێتن ئەوان دەڵێن ئێمە لەمە و دوا کار بۆ ئەوە دەکەین ینی مافەکانی کورد بگەڕێنەوە تێگەیشتنی پارتی لەو بارەوە چییە؟ ینی پێم وایە ئێستا بەرەیەکی جگە لە گۆڕان و یەکێتیش دروست بێ پارتی و یەکێتیش بێ و پارتی و گۆڕان بێ گۆڕان و یەکێتی بێ ئەگەر بەرەیەکی کوردی فراوان نەبێت ناتوان استحقاقاتی کوردی شتێکیش بکەن ینی ئەگەر ئەوان بەرەیەکیان دروست کردووە 30 کەسی ئەمە بەرەیەکی 67 کەسیمان هەبووە تا پێش ئەمە
ئەنی ئەو کە ئێمە بەرەکەمان گەورەتر نەبووەوە بچین لایەنێکی تری غیرە کوردی بخین ناو بەرەکەی خۆمانە بڵین بەرەکەمان لە 16 بووە 90 پێگەمان بەهێزترە بێ نابێت بە ئاساسن باسی ئەو بکەین کە ئێمە بەرەیەکی تر لە کورجیا بۆتەوە کەسی کورسیە نەخێر لە بەغدا دەبێت بە هەمان بەرەوە بە هەمان نەفەسەوە ئەگەر ئیتیفاقیەکە بۆ ئەوەیە کە دوو حزب ڕوئیان یەکە بۆ چوونەکانیان یەکە لەسەر ئایندەی کورد بۆ ئێمەش وەکو پارتی دیموکراتی ئێوە کوردستان مەترسیتان هەیە لەو ڕێکەوتنە؟ ئێمە تا ئێستا ئێمە لە ئایندە ئەگەر خوا نەخواستە پرسێکی نەتەوەی هاتە پێشەوە ئەو هەواڵەی لە فراکسیۆنی یەکێتی گۆڕان لەو هێڵە نیشتیمانیە کوردیە لایەندا و لە دژی بۆچوونەکانی ئێمە قسەیان کرا و کاتە دەتوانین بڵین کاکە ئەمە مەترسیەکانی ئێمە بوو لە ڕێکەوتنە لە ئێستاە تەنها بۆ ئێمە شۆک باسم وەکو پارتی دیموکراتی کوردستان بەیانی پرۆژەیەکمان هەبێ باشتر لەگەڵ لایەنێکی سیاسی وەگەوەی لەگەڵ دوو لایەنە تەعامل بکەی و کاتە ئێمە لەگەڵ یەک لایەنەوە دەبنە یەک فراکسیۆن لەگەڵ یەک فراکسیۆنە قساکەین وەگەر استحقاقات و دابەشکردنەوە لە پۆستە ئیداری و سیاسەکانیش بگرێت تۆ لەگەڵ یەک لایەنە قساکەی ئەوە نییە کە استحقاقاتیش ئەوەندە دابەش بکرێت بۆیە پێم وایە بەنسبەت ئێمە تا ئێسەیش مەترسی نییە وەک باسم کرد خوا نەخواستە ئەگەر لە ئایندە پرۆژێکی نەتەوەی بێ بۆچونمان لەت بکامی اتفاقیە مەترسیەکە لەوێت تا ئێستا ئەوەی وەک باسم کرد چونەوەی ئێمە بۆ بەغدا بۆ پرسی نەتەوەی و لێرەشەوە داوا لە سەرجەم فراکسیۆنەکان دەکەم مووقیفمان هەبێ خەڵکی کوردستان چاوەڕی مووقیف لە ئێمە دەکا چاوەڕێ ئەوە دەکا ڕۆژێک ببینێ پەرلەمانتارانی کورد بەغدایان بەجێهێشت مۆڵەتێکیاندا بە حکومەت وتیان ئەگەر استحقاقاتی پێشمەرگە یاخود بەشێکی جێبەجێ نەکەی من ناگەڕێنەوە پەرلەمان زۆر باشە کاک شاخەوان دەگەڕێمەوە لای بەڕێز بەختیار دەمەوێت بپرسم ئێوە دوای ئەو ڕێککەوتنەی کە بڕیارتانداوە بە یەک فراکسیۆن بەشداری لە دانیشتنی پەرلەمانی عێراق بکەن ئایا ئێوە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە ئامادەن دابنیشن پێش دانیشتنی پەرلەمانی عێراق بەرنامەیەکی وهاتان هەیە؟ بەڵێ منەمەوێت لە سەرەتادا دوو شدەیە ڕاستی کەمەوە یان با بڵێن وەکو دووم لە حەزە یەکەم هاوڕێ ئازیز ئێمە کە ئەگەڕێنەوە بۆ بەغا شتێک نییە بەوەی کە لەوە پێش مقاتەعامان کردبێ ئێمە گەڕانەوەیە کە وەکو چۆن پەرلەمانتارێکی خەڵکی ئەنبار کە لە ئوردن دانیشێ و بەیانی دووبیانی مەفروزە بێتەوە بۆ دەوامەکەی ئێمەش لە سلێمانی هەولێر و دووەک دانیشین و کە ئەگەڕێنەوە هیچ شتێک نەبووە لەوە پێش بیریمان نەچێ ڕۆژی 29/5 هەمومان لە ناو پەرلەمانە بووین هەتا ڕۆژی سیوێکیمان لە یەکی لە کۆتاییمانەوە بوو بە عوتڵەی دەستوری لەبەرەوە ڕجاءن ئەم مستەلاحە با ئەو نەبەکار لێ ئێوە ئەگەڕێنەوە یعنی وایە ئێمە دووسێمان لێرە مقاتەعامان کردی بێ ئەوانە ئەی باشە ئەگەر وایە کەواتە بەڕێز بەختیار ئەو کاتەی کە خۆ پێشاندەران هەڵیان کوتایە سەر پەرلەمانی عێراق و دەستدرێژیان کردە سەر ژمارەی لە پەرلەمانتار دواتر ئەو پەرلەمانتارانە گەڕانەوە هەرێمی کوردستان و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسییان لەوە کرد ئەگەر گرنتی پاراستنی جانیان نەبێت جارێکی دیکە ناگەڕێنەوە بەغدا ئەمە هەڵوێز نەبوو؟ آخر بۆ ئەوەی بۆ جەنابەت ڕوون بکەمەوە یعنی ڕەنگە لەوان ناڕۆشنیەگە بێ ئێمە لە 34 هەتا 29/5 کە هەمومان ڕۆشتینەوە لەو بینەیە چەندین وەڤدی کوت لە سیاسیەکان نوێنەری عەبادی عەلی عەلاق وەکە سەلیم جبوری و زۆرێکی زۆر لە نوێنەری کوتلەکان هاتن لێرە ئەندام پەرلەمانەکانیان بینی و هەموو فراکسیۆنەکان سەرۆکی هەر 5 فراکسیۆنەکە لە سلێمانی دانیشتنیان کرد بڕیارێکمان وەرگرت و دوجاریش گەڕاینەوە بۆ بەغا ئەو شەوەی پێشەوەی بچینە ناو جەلسەکە هەر بۆ ئەوەی بیری جەنابتی بێنمەوە شەو هەر سەرۆکی هەر 5 فراکسیۆن لەگەڵ عەبادیە دانیشتن باسی زەمانەتی ئەمنی کرا باسی مستحقاتی جوتیاران کرا باسی مستحقاتی پێشبەرگە کرا باسی مادەی 140 کرا باسی ئەوە کرا کە جارێکی تر ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە چوینەوە ناو یعنی مەسەلەی گەڕانەوە بەڵام ئەوانەی کە بەڕێستان باسی لێوە دەکەن ئەو داواکاریانە جێبەجێکراوە کە ئێستا دەگەڕێنەوە یاخود بە هەمان شێوە بۆ کاتێکی نادیارە ئێمە باسی گەڕانەوە نەگەڕانەوەکەین ئەوەی کە پەیوەندی بە داواکاریەکانەوە هەیە بە تەئکید ئەم داواکاریانە و زۆر داواکاری تریژەیە کە تا ئێستا جێبەجێ نەکراوە داواکاری هەیە لە دوای دووسینەوەی دەستوری عێراقیەوە لە ساڵی 2005 کە لە 15دا هەمومان دەنمان پێدا لە ساهشتای عێراقیەکان تا ئێستا جێبەجێ نەکراوە اینجا خاڵی دووەم کە ئەمێ تیشکی بخەمە سەر لە ڕاستیدا بریتە لە مەسلەی بەرە و نابەرە ئێمە بە هەمان شێوە 65 ئەندامی پەرلەمانی کوردین نوێنەری کوردین لە ناو پەرلەمانی عێراقیدا ڕاستە 30 دانیان چوونەتە ناو ئیتیلافێکەوە بەڵام ئەم
ئیتیلافە بەرەیەک نییە بەرامبەر بە بەرەی 65ەکە بەعکسەوە ئەم سیە هەمان ڕەنگەکانی پێشووترە هەمان دەموچاوەکانە ئێستا یەکێتی و گۆڕان دەیانەوێت ببن بە گەورەترین فراکسیۆن لە نێو فراکسیۆنە کوردیەکان نوێنەرایەتی بکەن لە بەغدا. ئایا ئەمە چه ئاماژەیەکە لەمە دووە خەڵکی کوردستان بۆ موچەی فەرمانبەران چاوی لە یەکێتی و گۆڕان بێت لە مەودووە کە لە کۆنگرەی ئێوارەی ئەمڕۆی هەردوو سەرۆکی فراکسیۆن باس لەوە کرا کە ئەوان لە سەردانەکانیان بۆ بەغدا لە ڕابردوو لە ئایندەشدا داکۆچی لەسەر بژێوی ژیانی خەڵکی کوردستان دەکەنەوە. بەتەکید ئێمە پێشتریش داکۆکیمان کردووە. حەزەکەم ئەوە بڵێم بە جەنابەت هەتا ئێستا ئێمە کە لەوێ لەم 2 ساڵەدات 3 جار مقاتەعەی ناو پەرلەمان کرا، یەکێکیان لەسەر موچەی خەڵکی کوردستان بوو. ئەو کاتە تازە حکوومەت دروست بوو هەر هەمومان لەسەر موچەی خەڵک مقاتەعەمان کرد، دوایی بۆمفاوەزاداتینەوە. جارێکی تریان لەسەر وشەی شەهید بوو کە لە قانونی مؤسسەی شوهەدا ئەیانویست ئەو ناوە کە شەهیدی کورد لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک و ئەوانە ئەوە نەکرێ. بە هەمان نەفەس بە هەمان شێوە مەسەلەی بژێوی خەڵک، مەسەلە نەتەوایەتی و نیشتیمانیەکان من پێم وایە بە هەمومانەوە ئەتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. هەرچەندە ئەمە مەسەلەیەکە کێشەیەکی سیاسیە، مەسەلەی بڕینی موچەی خەڵکی کوردستان. ئێمە وەکو نوێنەرانی کورد تا ئەو شوێنەی کە پێی ئەوترێ قانونی موازنە هەمومان داکۆکیمان لێ کردووە لە ناو یاساکەدا جێگەی کراوەتەوە بریتە لە ساحەڤەی خەڵکی کوردستان. زۆر باشە بەڕێز بەختیار شاوێز دیارە کاتی ئەوە هاتووە بچینە ناوبڕێک و دواتر درێژە بە گفتوگۆکانمان دەدەین وە پرسیاری زیاترمان دەبێت. بەڵێ بینەرانی بەڕێز دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە خزمەتتان. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز، تەوەری باسی ڕۆژ تایبەتە بە دانیشتنی داهاتووی پەرلەمانی عێراق و گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد بۆ بەغدا کە لەم ئەڵلقەیەدا میوانداری هەرێکە لە بەڕێزان بەختیار شاوێز لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها جەمال کۆچەر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروەها لە ستۆدیۆی سەنتەریش بەڕێز شاخەوەن عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی لەگەڵماندا. بەڕێز جەمال دەگەڕێمەوە لات، دیارە زۆر قسە لەسەر ئەوە دەکرێتن دەگوترێت گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد بۆ بەغدا لەم بار و دۆخە خراپە ئەمنی کە ئێستا عێراق پێیدا تێپەڕ دەبێت خراپترین بڕیارە و ژیانی پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە مەترسیدایە. ئێوە دڵنیان کە وەک بەڕێز بەختیار باسی لێوە دەکات کە حکوومەتی عێراق پەیمانی ئەوەی داوە ژیانتان بپارێزێت، ژیانتان بەڕاستی بپارێزرێت؟ دیتنا من ژیانە مە هیچ عەزیزتر نینە ژیانە هەر پێشمەرگەیەکی ئەڤروکە سنگی خودایە چەپەر و تڤەنگە هەر داعشێکی چ داعش بیتن چ بەغدا میلیشیاتێک بیتم دیتنا من هەمان تشتە و نابیتن ژیانەمە و مەترسیس لەسەر ژیانەمە ببیتە جێ هەندێک و مافێ خەلکێکی ئەم نینەرێت خەلکێکینە و ئەم نینەرێت حکمەتێکینە و هەرێکشمە ئەنینەرێ پارێزگایەکی ژی عەلە لەقەلەوە پێتوی ئەم گەلێکی سەرڤێ نەڕاوستین ئەگەر بەرژەوەندیت ملەتی خەلکی خاست ئەم چینە بەغدا ئەم دەچینە بەغدا ئەگەر مەرگی خۆبدانینە سەرەوە خاڵایەکێ خاڵا دوێمە چ باوەری پێنینە و عەبادی متمانێ بدەتن یان زەمانێکی بدەتەمە چونکو عەبادی چ سڵتە هەیە لەسەر عێراقێ حتا وێ زەمانێ بدەتەمە یان نەدەتەمە جارێ بلا بشێت خۆ پارێزیتن پاشی بلا بەحسی پاراستنا خەلکێکی بکەت خاڵە هەرە گرنگ ئەڤەیە خەلکێمە vێت تێبگەهیتن
چونامەیە بەغدا هەمی گاوا نەبریارەکە مەبتنەیە وەک ئەندام پەرلەمان ئەم هەرێکشمانی نەرێ هەندێک لایەنایە لایەنێکیە و ئەم هەر پێنج لایەن ئەم ژبیر نەکەین و ئەم تەمسیلا هەرێمێتکەین هەرێم ئەڤروکە بەشێکەش تەحالفە دەولی تحالفە دەولی ئەڤروکە ئەمریکا سەرپەرشتیاوێت کەتن لەوە چونامەیە بەغدا پێتڤە یعنی ئەلدیف داخازە تحالفێ بیت ئەگەر تحالف بێشتن هەرە بەغدا ئەم نەشیم بێژین ئەم ناچین چونکۆ ئەگەر ئەم نەچین بەڕێز جەمال دەتەوێت بڵێت یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ گەڕانەوەی پەرلەمانتاران نییە بۆ بەغدا یاخود بە باشی نازانێت لە ئێستا بگەڕێنەوە؟ نا من وانا گوتیە و ئەس نزانم کە ئەف بۆ چۆنەتە تەشکیڤینە بەس یاعەت بێژم چۆنامەیە بەغدا و نە چۆنامەیە بەغدا نە بڕیارەکە خۆیە ئەم ئەندام پەرلەمان دێدەین جارێ من هەندێک لایەنی سیاسیەت هەیە بڕیارێکی خۆی ئەوەی کە تو باسی لێوە دەکەی بەڕێز کۆچەر یعنی چ بکرێ باشە بۆ ئەوەی بڕیارێکی خۆی هەوی چمامە نکارین بڕیارێکی خۆی دەرکەیت دیتنا من چه سنگمە نابیتن ئەگەر هەر ئەندام پەرلەمانێکی ژوان 65 ئەندام پەرلەمانە بڕیارەکە خۆی بخۆب خۆ هەبیتن بەحسی خۆب خۆبکەتن پێتڤە ئەڤرۆکە ما هەرێمێ دەستەیەک هەبە چاودێریە کارێ بەغدا کردبە ئەوی بڕیار داباوی دەستگەهێ بڕیار داباوی دەستەکێ بڕیار دابا کە ئەم چ بکەین و کەنگی بچین و چاوا بچین و ئەژبەر چ بچین و چفمە بیتن وێرێ سەرشۆلکەین جێ داخەیە حتان و کەمە ئەوە نەبووە بەس نەمعناوێ ئەوە کۆ بەڵێ بەڕێز جەمال دەخوازم بپرسم ینی ئەو ئالۆزیێنی ماڵی کورد لە هەرێمی کوردستانی ینی کاریگەریوی هەبوویە لەسەر هەڵوێستی کورد لە بەغدا یا کاریگەریوی دەبی لە دانیشتنی نوێی پەرلەمانی عێراق؟ دیتنا من حتان و کەمە نەهێلایە هیچ یعنی ڤەڕێژە ئاریشێت هەرێمێ بێتە بەغدا و بیتن برایت گۆڕان vê şehdeyê den ku eger partî hezkir ba da serokatiya perlemanî têkdetin êketî eger hezkir ba da gelek tişta yanî tişiyab tinê li gel layenê şîî li gel layenê mu'tasima lewa me hemiya bo me hemiya diyar bûy em li Bexda pêk ve bihêzîn pêk ve ciwanîn û heta nûke hiç reftareka wisa hiç layenekê siyasiyê Kurdî li Bexda we nekiriye ku bêne hindê jê bêtin em tesîrê li karê me kirbîtin wek endam perleman û helwîstê me hola perlemanî ve demînîtin van rojê de hatî ev e erkê yê hemî layenan e ku diyarken bo xelkê me wek milletê Kurdistanê bo xelkê Bexda wek layenê ku mafê me li wêrê یه خدا مافی و جهاد مافی دتا ما وید ام بو دیار کین کو ام یک هلویستین یک رزین یک پروژه مه هی یک داخازی مه هی و یک بریار یعنی گرفتی هر مزن نوکا وقت بیندره یعنی نبونا مرجع آیا مرجع هنه نوکا اگر خوانه خواست لبغدای تک هلپرجان دناف برا فراکسیون کرد روز بو مرجع هنه نوکا بديتنا من سروك كومار إك شوان مرجعنا حتى نوكا قالك جارة الجال سروك فراكسيون رينشتي ما وك سروك فراكسيونت ما بخو الحمد لله حتى رداك باش يعني بيوندية بهزنا بين وضعينو بيكفرينشتين كاك آرام حتى نكرر لخويديتي وك دستك سروكاتي كويكي كردا جالك جارا وكرت يلي كوم كيرين عندهم برلمان بخو همي حتى نوكا نجاشتياوي رادايت بيتن عندك تصريحاتك هاد بيتا دانيا إعلامي الجهة كي بس وك بريار كومد كارمي سركيل بنقبا برلماني تشياسا بن تش هلويست بن كو أفي ما في كردي وجرداي حتى نوكا همي يك ريزو يك هلويست بيناو أسباورنا كم تقينا غابت دا يعني عندك هلويستت يتخلت أم ببينين چونكو يه هلويست خلت والبقريتن موجود دي حكميل سركتن و خلقك أفروكا جاوية ليو دي حكميل سركتن بله زور باشا بەڕێز کۆچەر دەگەڕێمەوە لای تۆ کاک شاخەوان کورد مەرجعی هەیە لە ئێستادا لە کاتێکدا لە بەغدا هەمان ئەو پرسیارە دەکەمەوە ئەگەر ئالۆزی دروست بوو لە نێو فراکسیۆنەکان
لە هەرێمی کوردستان هیچ مەرجەیەک هەیە فراکسیۆنەکان پەیوەندی پێوە بکەن یاخود لە ڕێگای مەکتەبی سیاسی حزبەکانەوە بڕیار دەدرێت. ئەنی تا ئێستا ئەوەی هەبووە وەک باسی کردجگە لە جەناوی سەرۆکی کۆمار خۆشببختانە ئێمە کۆمەڵێک بابەت هاتە لە پێشەوە بە تایبەتی لەسەر پرسی حەیدەر عەبادی و کشانەوە لە حکوومەت و ئیقالەکردنی دەستەی سەرۆکایەتی هەر یەک کە مخاتەبەی مەکتەبی سیاسەکانی خۆمانمان کرد جوابەکانمان یەک جواب ینی هەموو مەکتەب سیاسەکان جوابیان ئەوە بوو کە ئاراستەی ئێمە ئەوەیە کە وەکو کورد یەکدەنگ بن بەوەی کە لەگەڵ بەرەیەکا بن بەوەی کە بە شێوەیەکی ناشەرعی ئیستحقاقاتی کورد وەرنەگیرێتەوە بۆیە ئەوەی کا بۆ تا ئێستا تەنها کەواتە حزبەکان مەکتەبی سیاسی حزبەکان بەس بەسەراحەت ینی هەر بڕیارێکمان ویستی بێ هەر کەس پەیوەندی بە ئەوەی خۆی کرد بەڵام پێشتر کۆبوونەوەی سەرک فراکسیۆنەکان کراوە یەک ڕوئیا هەر لەسەر ڕوئیایەک ڕێککەوتون ئەو ڕوئیان داوە بە مەکتەبی سیاسی چاوەڕێی موافقی ئەوانیان بووە ئەمە لێوێ ینی بۆ خۆمان کۆدەنگیەکە زیاتر لێ دروست بووە وەکەوەی کە لێرە بێن لەسەر ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی بازدەوە کراوە کە یەکێک لە ئامانجی ئەم ڕێکەوتن ئەوەی موچەی خەڵکی کوردستان بدات ئێستا ئەگەر دوو فراکسیۆن داوا بکە بڵێ موچەی خەڵکی کوردستانە گەڕێن و ئێمە با لە بابەتی مجاملات دەربچین وەڵاهی ئێمە 5 فراکسیۆن بووین تەزیتمان کرد لە قانونی موازنە و موچەی خەڵکی کوردستانیش نەهات نەک دووان ئێساش دیسان هەرسێکی تر بۆن فراکسیۆنێکی تری کوردستانی دروست بکەینەوە ناتوانین موچەی خەڵکی کوردستان بێنین و یەک فلسیش لە بەغدا خەڵک بەڵام ئەوان دەڵێن پرۆژەی تازەمان هەیە بەرنامەی کاری تازەمان هەیە و گفتوگۆی تازەش دەست پێ دەکەن کاگێ کامەران هەر پرۆژەیەک بێت تۆ تەمەشای حەزمی کورسیەکان کە وەک باسم کرد ئێمە بە 60 و ئەوەندە کورسیەوە ناتوانین پرۆژەیەکی نیشتیمانی بەوان ئیرغامیان بکەین لەسەرەوەی جێبەجێ بکەین ناتوانین بەسی کورسیش بکەین بۆیە مۆزوعی موچە خەڵک بە تەمانە بێت بەوەی کە بەم ئیتیفاقیە خەڵک تەمادار بێ ئیتر موچەی خەڵکی کوردستان دێت عەبادی وازی لە ئێمە هێناوە حکوومەتی عێراق وازی لە ئێمە هێناوە بێ ماڵێ نەوتی خۆتان بۆ خۆتان موچەتان نادەمێ ئیمتیازاتتان نادەمێ ینی زۆر جا لە بەردەستی بۆ نەیناردووە ینی کامەرام لە زۆر لە میدیای وتومە من وەکو ئەندامی وەکو بڕیاردەری لیژنی ئاسایش و بەرگری کە بە دیکۆمنت لە بەردەستمە و تا ئێساش تەحەدا ئەکەم یەکێک لەوانە جوابی منیان دابێتەوە خەڵکێ لە موازنەی عێراق موچە وەردەگری ئەمڕۆ لە سووریا شەڕ دەکا شەڕی کورد دەکا و شەڕی معارەزەی سووری دەکا و شەڕی داعشیش دەکا بە پارەی خەڵکی عێراق خەڵکێک کە پێشمەرگەی ئەمڕۆ چەکداری تۆیە تا ئێستا پێ دەڵێن هەرێمی کوردستانی عێراق موچەی پێشمەرگە استحقاقاتی پێشمەرگە نادەکەواتە ئەو هەیەی بەڵام ناوێ بیدا بۆیە عێراق وازی لە ئێمە هێناوە ئێمە ئەوەی کە ماوەتە وەک باسم کرد لێرە بتوانین ئێمە ناوماڵی کوردیەک خەینەوە چیتر بە تەمای بەغدا نەبین بەغدا شتێکی کاتیە بەڵام ئێوە هەر دەڵێن با بە تەمای بەغدا نەبین بەغدا بێ ئومێدی کرد لە هەمان کاتە دەگەڕێنەوە بەغدا هۆکار چییە ینی بەڕاستی خەڵک لەوە تێنان ناتوانین نەگەڕێتەوە کاتێ دەتوانین نەگەڕێتەوە کە بڕیارێکی ترت دابێ تۆ بڕیار بدەم سەر بەخۆ بیم بڕیار بەڵام پێدوانیە کورد دەبێ مەرجی هەبێت قسەم لەسەر ئەوەیە قسەم لەسەر ئەوەی ئێمە وەکو کورد دەبێ بەسایتر مجاملی لایەنەکان بکەین ئێمە بۆ زۆر مۆزوع لەگەڵەوە نابووینە زۆر پرس لەگەڵ ئەوان نبووین ئێمەش دەبێ وەکو فراکسیۆنە کورسانەکان بڵێن کاکە ئێمە بڕیارماندا مقاتعی دانیشتنەکانی پەرلەمانی عێراق دەکەین با ئێمە هەفتەیەکیش بڕۆین دوای ئێوە بڕیار بدەین مقاتعی جەلساتی پەرلەمان بکەین ئەگەر استحقاقاتی پێشمەرگە سەتادەی جێبەجێ بکرێت بە قۆناق یەک ئێمە بتوانین بە اعتیسامێک سەتادە و 115 استحقاقاتی پێشمەرگە جێبەجێ بکەین ئێمە ناگەڕێ ئێمە دەبێت جگە لە حکوومەت لە پەرلەمان پرۆژێکی زۆر گرنگە کا کامەران کە من پێم وایە لە پارە زۆر گرنگترە لە مادە زۆر گرنگتە ئەو پرۆژەیە ئێمە پرۆژەی پوچەڵکردنی قرارەکانی حزبی بەعس تایبەت بە زەویەکان زەوی و خاک بەنسبەت ئێمە زۆر گرنگە خوێندنەوەی یەکەم و دۆمان بۆ کراوە تەنها دەنگدانی ماوە دەبێ ئێمە لەگەڵ سەریم جبوری شاکاکە ئێمە دامی تۆمان کرد لە پای چی ئێوە ئێستا دەستەیەکی سەرۆکایەتین و ماون لە ڕیاست فەرمو ئەمە بەس بخەنە دەنگدان بەس دەنگدانی ماوەی چیتری نەماوە بە دەنگدان لەسەر ئەو پرۆژە ئێمە کێشی مادی 140مان نامێنێت تەواوی زەوی کشتتۆکاڵەکانی لە قوشتەپە تا دەگاتە دوو مقاتعی دوو سپرمات و دەگەڕێتەوە بۆ کورد کە ئێمە خاکمان گەڕان ئەمە بە ئیتیفاقیەک دەکرێت لەگەڵ سەلیم جبوریە تەنها بخاتە دەنگدان زۆر باشە دەچمەوە لای کاک بەختیار بەڕێز بەختیار ئێوە لە کاتی گفتوگۆتان لەگەڵ بەرپرسانی بەغدا باسی ئەوەتان کرد لە چه ئەگەرێکدا ئامادەن دەست بەرداری بەغدا بن هیچ کارتێکی فشارتان بە بەغدا نیشاندا؟ بەڵێ هیوادارم یەک تۆز کاتم بێتێ لەما کاتم نەبڕی بە یەک دوو شتەیە ڕوونی کەمەوە یەکەم ئێمە لەم ڕێکەوتنە من کە باس کرا بە یانەر چۆنێک بێ نازانم ئێمە بە خەڵکمان نەوتووە لە ڕێگەی ئەم ڕێکەوتنەوە دێین موچەتان بۆ ێنینەوە ئەمە شتێکی مطلقە کە ممکن نییە کاشتی وا هەبێ بەڵکو هەوڵە دێن لە ڕێگەی ئەم ڕێکەوتنەوە بەشێک لە خاڵەکانی ناوم ڕێکەوتنە پەیوەندی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغداوە هەیە ئەمانەوێ ڕوەڕوویایەکی نوێوە ئەم کێشانە چارەسەر بکەین چونکە نەهاتنی موچە پەیوەندی بە پەرلەمان و بە سوڵتەی تەشریعیەوە نییە پرسیارەکە زۆر وازە بوو بەڕێز بەختیار کاک شاخەوان
دەڵێت شاخەوان دەڵێ ینی نوێنەرانی کورد هەر هەمویان ئەو داوایان دەکرد ئەگەر یارمەتی من بدەیت خوا پێم مەبرا فەرموو دووسێ جار پێش بڕیم با هەندێک قسەیە بیکەم کات بۆ تۆیە ئێمە سوپاس دەکەم ئێمە دەڵێن لە ڕێگەیم ڕێکەوتنەوە ئەمانەوێ ئەو کێشانی نێوانە و لێر و بەغا چارەسەر بکەین و هەوڵ بدەین نەوەکو ئەوەی کە بەیانی بێن موچە بۆ خەڵک بێنین ئەمە زۆر گرنگە کاکە خۆ ئێمە ئەم کێشەیە وازەحە کێشەیەکی سیاسیە پەیوەندی بە پەرلەمانەوە نییە کێشەیەکە لە نێوان هەردوو حکوومەتەکەدا ئیتیفاقیەکی نەوتی هەبوو پابەند نەبوون پێوە ئێمە و کاک وشار زێباری وەزیری مالیەیە ناتوانێت پارە بنێرێ بۆ خەڵکی کوردستان ئەی چ جای ئەگەر لە سوڵتەی تەشریعیا چۆن نەبێ فراکسیۆنێکی سی کەسی نەتوانێت ئەمە خاڵێکی تر لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی زەمان و ئەوانەوە هەبوو هاوڕێگیان هەندێک جار قسەکانی من بە شێوەیەکی تر تەفسیر مەکە من ناڵێم ئێمە لەبەر ئەم قسەی عەبادی ئەڕۆینەوە ئێمە ئەرکمانە زەمان هەبێ و زەمان نەبێ ئەرکێکی نەتەوایەتی نیشتیمانیە نوێنەری خەڵکی کوردستانین یەکەم دەنگیان پێداوین خۆمان هەڵبژاردووە بۆ 4 ساڵ پێویستە بڕۆین ئەرکەکانمان جێبەجێ بکەین دووهەم هیچ کاتێک ڕۆحی ئێمە لە برا پێشمەرگەکانمان لە شەهیدەکانمان لە سلێمانی بێ لە بەغا بێ ئاواتی ئێمە لە ڕێگەی ڕزگاری کوردستانە شەهید بین ئەمە زۆر گرنگە ئەم مەسەلەیە بەڕێز بەختیار بەدەر لە موچەی پەرلەمانتاران و بەرپرسانی دیکە دەستکەوت چی دەبێت لە گەڕانەوەی ئێوە بۆ بەغدا دەستکەوتی نوێنەرانی کورد چی دەبێتن پرسیار لێرەدا ئەوەیە هاوڕێگیان هاوڕێ ئازی دووسێ جار ببوورە ناوە کەشتم بیرچوو من پێم وتی ئێمە مۆزوع گەڕانەوە نییە خۆ ئێمە گەڕاوینەتەوە پشوویەکە بە پێی دەستور هەموو پەرلەمان پشووی هەبوو بەیانی دووبیانی دەگەڕێتەوە باشە بڵێن تیمێکین درێژەدان بە کۆبنەوەکانی ئێوە لە نێو پەرلەمانی عێراق با وای دابنێ ئێمە هەمومان تیمێکین لە بەغا بە پەرلەمان بە نوێنەرەکانمان وەزیرەکانمان لە بەغا لەگەڵ سەرۆکایەتی کۆمارە ئەبێ بە هەمومانەوە بڕیارێک وەرگین بەرامبەر بەغا و بڕیارێکی چارەنووساز بێ نابێ بەشێکی لەوێ نەبێ و بەشێکی لەوە بێ ئەگەر پەیوەندی بە مەسەلەی تیمی ناو پەرلەمانەوە کە وەکو جەنابەت باش کرد ئەگەر نەڕۆینەوە چیمان دەسەکەوێ ئەگەر نەڕۆینەوە ئەو یاسا گرنگانەی کەیەتە پێشەوە من باسی ئەوەم بۆ کردی کە لە قانونی موسسەی شوهەداء لەبەر یەک کەلیمە 2 ڕۆژ مقاتعی پەرلەمانمان کرد پەرلەمان وەستا مفاوەزاتمان لەگەڵا کرد بۆ چونکە ئەبێ بە قانون ئەو کاتە حەقی مناڵەکانی ئێمە شەهیدەکانمان بۆ دەیان ساڵی تر لە ناو قانونە ئینمالیەکەن ئەو قانونانە کە پەیوەندی بە کەرکووکەوە هەیە قانونە کۆنەکانی مەجلیسی قیادەی سەورەی کاتی بەعەز ئەمانە بەڕێز بەختیار وەکو دەزانرێتن یعنی تۆ باز لە یاسایەک دەکەی لە قانونێک دەکەی بەڵام مادەی 140 ینی لە نێو دەستوری عێراقیشدا دانی پێنراوە بەڵام بەغداد جێبەجێی ناکەیان زۆر ڕاستە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە بە گرنگیەوە ئەبواە ئیشمان لەسەر کردایە بەڵام بابیرمان نەچێت لە دوای ئەم دەورەیە کە ئێمە چوین بۆ بەغا گۆڕانکاری گەورە لە کەرکووکە هاتوۆتە ئاراوە بەڕێز کاک مەسعود لە کاتێکە هەمووی 10 ڕۆژ بوو داعش هاتبوو بۆ مووسڵ چووە کەرکووک لە کەرکووک فەرماندە سەربارجەکانی ئێمەشی لەگەڵا بوو کاشێخ جعفەری لەگەڵا بوو کە لەوێ وتی مادەی 140 بەسەر چووە ئەمە لایەکی ترەوە ئێمە هەر پابەندی مەمادەی 140ەوە بەڵام ئێستا من پرسیارێکەکەم کەرکووک گوتی کۆتایی پێ هاتووە نەیگوت بەسەر چووە گوتی ئەم مادەیە کۆتایی پێ هاتووە کۆتایی هاتووە خۆشتێ کۆتایی هاتبێ یعنی تەواو یەکەم واتە جێبەجێ کراوە ڕووی ئیداریەوە بەدەست کووردە بەڵێ دووبارەی کەرەوە واتە جێبەجێ کراوە جێبەجێکراوە ئەی بۆچی ئێستا ئێمە بڕۆین بیوروژێنەوە مادام جێبەجێکراوە کەرکووک دیارە مەبەستی ئەوەیە یعنی بوو بە ئەمری واقعوە بە شەڕ ئەو ناوچانە هێنرانەوە سەر کەرکووک ئێستا ئیداریان بەدەست کووردە جوغرافیان پێشمەرگە پارێزگاری لێ ئەکا لەو دوو کەرکووکیشەوە هەروەها لە ڕووی دیموگرافیەوە لە ڕووی ڕاپرسی ئەگەر دو هەمین هەڵبژاردن وەرگین کورد خاوەنی 8 مەقعدە یەکێتی بەتەنە 6 مەقعدی لەوێناوە یعنی ئێمە زۆرینەین و کورد کەرکووک بۆ ئەمری واقع لە ناو خەڵک بەس قرارێکی ماوە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە لەلایەن هەرێمی کوردستانەوە بەڕێز بەختیار کاتی زۆرم پێدای پرسیارێکی دیکە دەکەم ئەگەر وەڵاممان بدەیتەوە مەجالەدەی وەڵامی پرسیارەکەت پرسیارەکەم ئەوەیە دیارە
بەڵێ فەرمو فەرمو لە بیرمە پرسیارەکەم لە بیرە بەڵێ فەرمو ئێمە لەو وەفدەیە چوینە بەغا مەهامێکی دیاریکراومان هەبوو ئەو مەهامە بریتی بوو لە ڕوونکردنەوەی ناوەڕۆکی ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ حیزبە سیاسیەکانی تر بۆ سەرکردە سیاسیەکان وهێنانەوەی دیدگا و ڕوئیای ئەوان بۆ سەرکردایەتی بەغدا مەترسی هەبیتر لەسەر پێدوا بوو بەغدا مەترسی هەبیتر لەسەر ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان بۆیە ئێوە چۆن ناوەڕۆکەکەیان پێڕابگەین و دڵنیاییان بدەنێ؟ نا ئەوە هیوادارم تۆ وا لێ تێگەشتبی بەڵام ئێمە ڕۆشتین بزانین چۆن لێ تێگەن سێرمان کرد نەک هەر ئەوە بەشێکی زۆر لە حیزبەکان پێیان وابوو ئێمە ئەیانوت ئێمە بەشێکین لەم ڕێکەوتنەی ئێوە پێیان وابوو ئەم ڕێکەوتنە درەنگ کردوتانە ئەبوایە چەندین ساڵ پێش ئێستا بتان کردایە لەبەر ئەوە و پێشمان وتون ئەم ڕێکەوتنە دژی هیچ لایەنێکی کوردستانی عێراقی و بە تایبەتی دژی پارتی دیموکراتی کوردستانیە زۆر باشە بەڕێز بەختیار شاوێز کاتی زۆرم پێدای کات زۆر کەم بووە دەگەڕێمەوە لای بەڕێز جەمال بەڕێز جەمال ئومێدبەخشی بەگەڕانەوەی پەرلەمانتارانی کورد نوێنەرانی کورد بۆ بەغدا لە داهاتوودا دەستکەوتی بۆ کورد لێ بکەوێتەوە؟ جێ داخەیە دەبێژم نەخێر چونکۆ عێراقی هیچ تشتێک نەمایە نە بخۆ نەبوو غێری خوب دەتێ عێراقیا بەرەف دەولەتەکە فاشل بەچیتن بکێمی پێنجی جۆرێت میلیشیاتایت هەین زۆربەی یاوا هەل بەغدا بخۆیت هەین عراق فعليا يا تقسيم بوي اگر يعني نفسيا يا تقسيم بوي جواكيا يا تقسيم بوي عسكريا يا تقسيم بوي حتى ابوريا يا تقسيم بوي الجل هند عراق برف دولتك فاشل وتشيتن بس بسيار اوا اري چونامه یا نه چونامه بریارکه که کیشک جاری دیا درستر بیتن او بابت گرنگه که ام حتی نوکیا وصل خینین که پرسیارەکەی تۆ ئارەستەی کاک شاخەوان دەکەم گەڕانەوە یاخود نەگەڕانەوە کامیان دروسترە ئەگەر کەمتر لە دوو دەقەم ماوە وڵای کامەران من زۆر جار ئەو بابەتەم وتووە و نەیشم ویستە لەگەڵ خەڵکی خۆمانە خەڵکی کوردستانە يعني برازگویانە قسە بکەین هەموو بەڕێزانە زۆربیان لەسەر مەوزوع متفقین ئێمە بە تەمای بەغدا نەبین بەغدا بۆ خۆی وە کاک جەمال باسی کرد لە حکوومەتی کەوتووە تەنها ئەوە دێ موچەکەی پێدێش ئەوی هەر احتیاتی ڕاکێشەوە هەر قەرزی پێدێمەش ماوەیەکی کاتیە ئێستا عێراق بە فعلی تەقسیم بووە و ئێمە دەبێ لەگەڵ باڵەسخانە گەورەکان وەکو نوێنەرانی کورد ئەوەندەی لە بەغدان ئیستیغلالی ئەو فرسەتە بکەین لەگەڵیان دانیشین کاکە ئەرێەوە تا ئێستا قەنعەتان نەماوە کە ئێمە جیابووینەتەوە بە فعلی تۆ ئێستا بڕۆ لە دووس قورماتی بۆ لاوە حکوومەتێکە لێرەوە لە مەخمور بەولاوە حکوومەتێکی ترە لە بەغداش بۆ خۆی حکوومەتێکە ئێمە دەبێ باشترین ڕێگە چارە بۆ ئێمە ئەوەیە کە عێراق تەقسیم ببێ ئەگەر ئەیانەوێت چیتر خوێن لە وڵاتە نەڕێژێ باشترین عیلاج من نسبەی ئەمن بۆ جەناب دێنمەوە نمونە لە هەرێمی کوردستان نسبەی ئەمن ١٩٠ لە باشووری عێراق نسبەی ئەمن لە ١٩٠ بەرەوسەر ئەوەی کە بێ خلافاتی عەشایریە لە موسڵیش ئێستا تەقینەوە نیە و نسبەی ئەمن ١٩٠ بە نسبەت خۆیان بە نسبەت داعش کاکەمە باشترین نمونەیە کە پێکاتەکانی عێراق ئەگەر بۆ خۆیان حکمی خۆیان بکە نسبەی ئەمنیان باشترە بێ ئابووریان باشترە بێ و سیاسەتێکی باشتری شەکە نەتوان وڵاتەکەی خۆشیان بەرەو ئاقارێکی باش بن ئێمە لە بەغدا خەڵکی کوردستان بەتەمای هیچ نەبێت لە ئێمە زۆر جار بڕیارەکان بە یاسایش دەرچووە ینی جگە لەوەی کە ئێمە استحقاقاتی کوردمان کردوتە خەڵکی کوردستان ئێمە بۆ نمونە بەتەمای هیچ نەبێت بۆ نمونە ئێمە 500,000 دۆلەری کەرکووکمان گەڕاندەوە حکوومەت تەنفیزی نەکرد بەتەمای هیچ نەبن بەڕێز شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری عێراقی لە فراکسیۆنی پارتی زۆر سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەختیار شاوێز پەرلەمانتاری عێراقی لە فراکسیۆنی یەکێتی و هەروە بەڕێز جەمال کۆچەر پەرلەمانتاری عێراقی لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بەشداریتان بینەرانی بەڕێزیش سوپاس بۆ ئێوە کە کاتی خۆتان بە ئێمەدا